سەرقاڵی کارکردنن بۆ دروستکردنی پەرداخێکی گەڵین. کارەکەیان لە نێو ژوورێکی کامپی باریکەیە کە پەنابەرانی ڕۆژاوای کوردستانی تێدا نیشتەجێن لە ڕۆژهەڵاتی سلێمانی. مەڕۆی تەمەن 17 ساڵ و لەیلەی 20 ساڵان 2 ساڵە لە ڕێگەی خولێکی پیژەیی پرۆژەی سێستەرهودی ڕێکخراوی PLC ئەمریکیەوە فێری ئەم پیشەیە بوون. تقریبا ساڵێکی مەخۆوت کرە دەورێ ئەنسی شادان بمەڕۆ بوو وێ مەهۆ کرد فخوار ئەوەلشی تقریبا 5 مەهۆدا مەخۆوت کرد. رياكي كامل ام سرويل تشيتكن تلت كنا فرناي ودارتخن تلت جوجتكن صوت كنا فرناي ودارتخن نتيجة دارت كافي ام تسليم منظمتكن منظمة مسؤولة صرف مفروض نوي پێشتر دەستکی ئینگلیزی تۆڕی میدیایی ڕوودا و لە راپۆرتێکی نووسراودا کارەکانی لەیلا و مەڕوایی بڵاو کردبەوە. بەهۆی راپۆرتەکەوە ڕێکخراوێک لە ئەمریکاوە بڕیاری داوە بە بەهای $4,000 هاوکاری ئەم دوو کچە بکات تاوەکو زیاتر تواناکانیان پێش بخەن. حەزیشیان کرد یارمەتی ئەو کچانە بن بەڕە پارێکیان بۆ ناردن بەڵام حەزیان کرد ئەو پارەیە لە ڕێی تعلیمەوە ئەو پەروەردە خەرج بکرێ. ئەمڕۆژ لەیلا و مەڕوا پارەکە وەرەگرن حەزیشەکەن خۆیان لە بەشی مەعهەدی فنون جەمیلە بخێنن لەبەرەوەی خۆیان حەزیان لە فەنە و حەزیان لە ڕەسمکردنە. ما زیاتر 1500 مالباتین کوچبر در سال 2020 و 2021 هەروەها ساڵ 2022 کردنە ئارمانج. سەرجەم ئەم خانمانی دیکە کە لێرە کاری پیشەیی دەکەن ئەو بەرهەمانی کە دروستی دەکەن ڕێکخراوی PLC ئەمریکی لێیان دەکرێتەوە و پارەیان پێدەدات. یەکێک لە نەهامەتیە گەورەکانی جەنگ ئاوارەییە کە هەندێک کەس لە دوای ئاوارەیی بە جۆرێک لە جۆرەکان دەستبەرداری ژیان دەبێ. بەڵام مەڕوا و لەیلا و هەموو ئەو خانمانی دیکە کە لێرە لەم کەمپا کار دەکەن توانیمانە بەهۆی کارەکانیانەوە لەسەر پێی خۆیان بەستن و کارەکانیشان هەم لە هەرێمی کوردستان و هەم لە دەرەوەش بفرۆشرێت و بتوانن بژێوێکی ژیان بۆ خۆیان پەیدا بکەن. هۆروان ڕەفعەت ڕوودا و کەمپی باریکە سلێمانی.